خۆشەویستان ئەمە دیواری خانووی قەدیمە هاتبە زۆر قەدیمیش نا بەڵام تا دەینەوەتەکانیش خانوو لەم دەشتی گەرمیانە یاخود لەم ناوچەیە بەم شێوەیە کرا ئەمە خۆی لە ئەسڵا خشتە ئەم خشتە تەمان بە زەحمەتێکی زۆرە و خشتە کراوە و گڵەکەی بێژراوەت و گڵێکی تایبەت و هەروەها ئەنجا لەگەڵ کایە خوسێنراوە کاتێکی باشی ویستۆ دوای کراوە بە خشتەکەژە بێ خۆرەتا و وشکی کاتەوە و ئەجا دیواری پێ بکەن ئەم دیوارە ڕەنگە ساڵانەش پێویستی بە سووا هەبوو بێ بۆیە ئەم جۆرە دیوارە لەگەڵ سروشتی ناوچەکە زۆر کۆکە زۆر تەبایە بۆ لەبەر ئەوەی هەم بۆ گەرما کەم ناوچەیە گەرمای ئەندازەیەک زۆرترە و هەم بۆ سەرماش زۆر خۆگرە کاک بەرزان ئەم دیوارە ئیساڵی چەنە ئاوا ماوەتەوە بەبێ ئەوەی کە مەسەن سەقفی هەبێ یا شتێکی هەبێ ئێمە لەم گوندەکەی خۆمان لە 93 ئاوادانمان کردەوە بەڵێ زاهیوا بە 94 95 تا 96 یەو سەردەمێ ماوە یەم سەردەمەیە ئەم دیوارە گەر تۆ بێ زەحمەت بێتە پێشتر ئەمە خشتێکەوە نیە ئەمەش نیو خشت ینی خشت و نیوێک ئەمە تقریبان چەند دەرەچێ چۆن ینی مەبەستم قیاسەکەی نیومەتر دەرەچێ بەخوا ڕەنگە هات 45 سانتیم دەرەچی باشە بۆچی ئەمایان کردو بە خشت و نیوێک خۆی یەک خشتشمان هەبوو ئەم خشتونیە دیوارەکەی بە قوترە یا خشتمان هەیە بەس ئێستاکە لێرە نییە ئێستا برین بەرچاوکەوێ و بە کامێرەکە بیبینێت ئەمە خشت و نیوە کە بۆ ڕاگری دیوارەکان خشتونیوەکە بە قوتر بوو فەرقەکە بۆ ئەوەی کە ئینسانەکان خۆیان تیای ژاو نۆکوی خۆیان و گەڕوریان پێ دروست کرد بێ شوێنی حیوانیان پێ دروست کرد بێ ئەوە فەرقەکە دیوارەکەی ئەستورتر بێ یا تەنێکتر بێ هەمووی هەر بە خشتونی و دەکرا ئەم خشتونیۆ زۆر بە قوتە باشە خشت ئێوە چۆن دروستانە کرد خشت وڵای ما بنێ ئێوارەی خۆڵەکەمان کە هی نەکرد قوڕەکەیمانەگرتەوە بە کاوە دەمان شێلا بۆ هەموو خۆڵک بە کەڵکی خشتێت وڵی منتیقیم هەمووی بە کەڵک دێت زۆر ڕاستە چکە تۆزێک خۆڕاگر بێ پتەو بێ بەڵێ وتت ئێوارەمان گرتەوە باڵە قوڕەکەیمانەگرتەوە تا بیانی دەخوسا بۆ بەیانی قوڕە خۆشەیە بوو بەیانیش دەستمانە کرد بە خشبڕین قالبمان هەبوو دەمان بڕێ قالب هەبوو بینیمە قالب هەبوو نیو خشت بوو هەبوو خشتی تەواو یەکە خشتمان پێ گوت گەورەکان ئەمەش خشتونیوە کەواتە ئەمە چەند ساڵە ئاوا ماوەتەوە بڵێن سەقفی نەماوە و لە بەردەم ینی باران و سارد و سەرماشە خۆڕاگر ماوەتەوە بەخوا ئەمە ئێستا برێ ئەم ماڵە کە تقریبا لە 2009 ڕۆشتون داروشتەکان فرۆشتۆ بەخشیویانە یەکێکە بەخۆی بەکاری هێناوەتەوە بە زیانێشتوەتە ئێستاکەم دیوارە خۆی ماوەتەوە نەڕماوە تا ینی بەوە نییە قوڕە خۆگرە زۆر بەقوتە زۆر بەخوتە خاکێکی چاکە